فراکسیۆنە کوردیەکانی بەغدا سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان کردو لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و نەوت و سوتەمەنی و کێشەی مەرزەکان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا باز لەوەش کرا کە دەبێت ئەو گرفتانەی پارێزگاکان هەیەە چارەسەر بکرێت بە تایبەت لە ڕووی پرۆژەکانی خزمەتگوزاریەوە. دیارە کۆمەڵی بابەتی زۆر گرنگ هەبووە کە پەیوەست بووە بە ئەنجومەنی پارێزگاکان و پرسی گرنگی هاوڵاتیان و وەخەمی هاوڵاتیان کا بەشێکیان پەیوەست بووە بە بەغاوە. ئێمە لەگەڵ لەسەر ئەو بابەتانە گفتوگۆیەکی کراوەمان لەگەڵ بەڕێزیان کردو و زیاتر ئەو بابەتانش کە پەیوەست بوو بە بابەتی مەرزەکان و دانەوێڵە و گەنموجە و پارەی جوتیاران و هەروەها بابەتی بەنداوەکان و سوتەمەنی نەوت و بنزین و نرخی بنزین و کۆمەڵی بابەتی زۆر گرنگی ترکە ڕاستەخۆ پەیوەندیان بە حکوومەتی فدراڵی عێراقەوە بووە. ڕێکەوتین لەسەرەوەی کەوا ئەم بە پەیوەندیەکانی نێوان ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوام. دڵڕاوکەی خەڵکی کوردستان لەسەر لابردنی پاشەکەوتی موچە هێشتا نەڕەویتەوە و زۆرێک باز لەوە دەکەن ئەگەر حکومەتی هەرێم نەوت ڕادەز نەکات عێراق موچەی فەرمانبەران نانێرێت. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش دڵنیایی بە هاوڵاتیان دەدات موچەی فەرمانبەران بە یاسا جێگی کراوە و چی دیکە پاشەکەوتی موچە بەسەر فەرمانبەراندا ناسەپێنرێت. دەژڵێت لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان کۆ دەبنەوە و پرسی چارەسەری ناکۆکیەکانی نێوان بەغدا و هەرێم تەوەری کۆبوونەوەکانیان دەبێت. گرنتیەکە ئەوەیە کە ئەمە لە ناو یاسادا جێگیر کراوە. گرنتی لەمە گرنتی تر نابێ لە ناو یاسای بودجەیە و ترس لەسەر ئەوە نییە کە بە میزاجی سیاسی جارێکی دیکە ئەم موچەیە بڕێت. نەخێر نەناردنی نەود نابێتە کێشە لەبەرەوەی هەردوو احتیمالەکە لە ناو یاسای بودجەی عێراقدا هاتووە. ئەگەر نەوت بنێرێت چۆن مامەڵ دەکرێت و ئەگەر نەوت نەنێرێت چۆن مامەڵ دەکرێت. ئەگەر نەوت نەنێرێت لە ناو یاساکەدا هەیە کە بڕی پارەی نەوتەکە دەبڕێ لە بودجەی تەرخانکرا بۆ هەرێمی کوردستان بەڵام موچەی فەرمانبەران بە زەمانەتەوە دەگات. هەمیشە هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە جیاوازی لە نێوان پارێزگاکاندا دەکرێت و لە ڕووی بودجە و خزمەتگوزاریشەوە بە سیمای شارەکانەوە دیارە. حیزبە دەسەڵاتدارەکانیش هەمیشە یەکدی تاوانبار دەکەن لەو نێوانەشدا نازاندرێت ڕۆڵی حکومەت چییە. لە ماوەی ڕابردووشدا فراکسیۆنە کوردیەکانی بەغداش قسەی زۆریان کرد لەسەر جێبەجێکردنی داواکاری هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی دیار نییە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.